ئەم شوێنە سان ئیزدرۆیە لە ئەستانی کالیفۆرنیا. لەوبەری ئەم خاڵی هاتنەناوەیە لە نێوان مەکسیک و ئەمریکادا ناوچەی ئیلتل پرالە لە شاری تیوانە. ئەم شوێنە پتر لە 300 کۆچبەری پیا و ژن و هەروەها منداڵ لە خۆ دەگرێت کە خەڵکانی بەشە جیاوازەکانی ئەمریکای ناوەڕاست و هایتین. ئەوان بەبێ ڕادەستگەیشتنیان بە ئاوی خاوێندا دەژین و بەو خواردنانەش دەژین کە گروپەکان لە پێناو بەدەستهێنانی قازانج کار ناکەن بۆیان دابین دەکەن، هەروەها بە هاوکاری خێرخوازان. هیواشیان گەیشتنە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و زۆرێکیان پەیامێکیان بۆ سەرۆک جۆ بایدن هەیە. من داوا لە سەرۆک بایدن دەکەم یارمەتیمان بۆ گەشتن بە ئەمریکا بدات، چونکە دەمانەوێت بچین بۆ خوێندنگا. لویزی تەمەن 11 ساڵان خەڵکی وڵاتی هیندۆراسە. لویز ساڵی ڕابردوو نەچوو بۆ خوێندنگە بەشێکی بەهۆی پەتاکەوە و لەبەر ئەوەشی خۆی و دایکی لەسەر سنوور چاوەڕوان دەکەن. هەردووکیان داوا لە بەڕێوەبەرایەتی بایدن دەکەن سنوورەکە بکەنەوە و دەرفەتێک بە خێزانە کۆچبەرەکان بدەن هەتا داوای مافی پەنابەری بکەن. بەرپرسانی ئەمریکایی بەم دوایانە دەستیان کرد بە ڕێگەدان بە ژمارەیەکی دیاریکراو لە کۆچبەران بێنە نێو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆ ئەوەی مامەڵی داواکاری پەنابەری پێشکەش بکەن. ئەمەش گۆڕانێکە بە بەراورد بە سیاسەتی بەڕێوەبەرایەتی پێشووی ترامپ، ئەوەی کۆچبەرانی ناچار کرد لە مەکسیک چاوەڕوانی دیاریکردنی کاتی دادگای کۆچبەری بکەن بە گوێرەی پرۆگرامی ناسرا و بە پرۆتۆکۆلی پاراستنی کۆچبەر. بەڵام بەڕێوەبەرایەتی بایدن بە سستی هەنگاو دەنێت. بۆ نمونە بەڕێوەبەرایەتی بایدن فەرمانەکانی دیکەی سەردەمی ترامپی هەڵ نەوەشاندۆتەوە. ئەوانەی ڕێگە بە دەرکردنی زۆرە ملەی هەندێک کەس دەدەن کە بە نایاسایی هاتوونەتە نێو ئەمریکاوە یان لە خاڵەکانی پشکنینی تەندروستی دزیان کردووە. لە خاڵەکانی دیکەی هاتنە نێوەوە دەبینیت پاسەکان کۆچبەران لە مەکسیک هەڵدەگرن و دایان بن بۆ ئەمریکا. خێزانێکی دیکە کە لە ماریا لویسای دایک و منداڵەکەی پێک دێت مامەڵی کەیسی ڕاگیراویان نییە لە ڕێی پرۆتۆکۆلی پاراستنی کۆچبەری، هێشتا هەر بە هیوای دەرفەتێکن مامەڵەی وەرگرتنی مافی پەنابەری پێشکەش بکەن. ئەوەی سەرۆک بایدن دەڵێت ئەوەیە کە تەنها ئەو کەسانەی مامەڵەی پرۆتۆکۆلی پاراستنی کۆچبەریان هەیە دێنە نێو ئەمریکاوە. بەڵام ئێمە چاوەڕوانی ئەو دەرفەتەین هەتا بزانین ڕێگە بە ئێمە دەدەن وەک ئەوان بچینە نێو ئەمریکاوە. کۆشکی سپی و وەزارەتی ئاسایشی نیشتیمانی هانی کۆچبەران دەدەن ئەوانەی لە مەکسیک چاوەڕوانن بزانن کە ئایا کەیسی ڕاگیراویان بە گوێرەی پرۆگرامی پرۆتۆکۆلی پاراستنی کۆچبەران هەیە یان نا. پارێزەرانی کۆچبەران دەڵێن زۆربەی خێزانەکان دەستیان بەو زانیاریانەدا ڕاناگات و لەسەر سنوورەکان گیریان خواردووە. ئەوان لە ڕۆژێکدان کەی شوێنێکی دیکەیان نییە ڕووی تێ بکەن. ئەوان لە وڵاتی خۆیان هەڵاتن چونکە ژیانیان لە مەترسیدا بوو. دنیا بژاردە بۆ ئەوان چاوەڕوانیکردنە لەسەر سنوور بە هیوای شایانی دۆزینەوەی شوێنێکی سەلامەتە بۆ خێزانەکانیان. بەشی زۆری ئەو کەسانەی قسان لەگەڵ دەکەم دەڵێن وڵاتی خۆیان بەجێنە دەهێشت ئەگەر ژیانی مناڵەکانیان لە مەترسیدا نەبووایە. ڕێکخراوەکان ئەوانەی لە پێناو بەدەستهێنانی قازانجدا کار ناکەن وەک ڕێکخراوی پزیشکانی بێسنوور چاودێری تەندروستی کۆچبەران لە کەمپەکانی کاتی دەکەن. بە توندی ڕەخنە لە نەبوونی ڕێکارەکانی سەلامەتی تەندروستی دەگرن. دەسەڵاتدارانی خۆجێیی مەکسیک نیگەرانن لە بڵاوبوونەوەی کۆڤید-19. کەسانێکان کە لە پرۆگرامی پرۆتۆکۆلی پاراستنی کۆچبەراندا نین، بەڵام زۆر گرینگە پزیشک بیان بینێت و دەستیان بە خزمەتگوزاری تەندروستی پێداویستە سەرەکیەکان ڕابگات وەک شوێنێک بۆ مانەوەیان و دابینکردنی خۆراک. خێزانێکی زۆر لەسەر سنووری سان ئیزدرۆ هێشتا هەر چاوەڕوان دەکەن. دەسەڵاتدارانی خۆجێیی تێبینی زیادبوونێکی ڕۆژانی بەردەوام دەکەن ئەوانەی دێن بۆ ئەم خاڵی پەڕینەوەیە و هاندەرەکەشی ئەو زانیاریانە بووە کە ژمارەیەک لەوانەی هەوڵی وەرگرتنی مافی پەنابەری دەدەن ڕێگەیان پێدرا بوو بچنە نێو ئەمریکاوە و زۆرێک لە خێزانەکان دەڵێن لە چاوەڕوانیکردن بۆ دەرفەتێک هەتا بچنە نێو ئەمریکاوە بەردەوام دەبن.